2022 دەستپێکێکی گەورەیە بۆ ساڵێکی پڕیاری جیهانی کراوە یان جیهانێکی پڕنهێنی و سەرکێشی کە بە ئەکسپلۆڕیشن دەناسرێن باسی دیاری نوێ دەکەین لە 2022 چاوتان لەسەری بێ ژمارەدا یاری سترەی لەوانەیە سترەی جیاوازترین و سەرنجڕاکێشترین یاری بێ لە ماوەی چەندین ساڵی ڕابردوو بڵاو کرابێتەوە وەکو پشیلەیەک لە جۆری سترەی یاری دەکەی لە جیهانێکی سەرنجڕاکێشی سایبەرپانکی داهاتوانەی بێ مرۆڤ لە جیهانەکە نەماوە ڕۆبۆت و ئاژەڵەکان دانیشتوانن وەکو پشیلەیەک بە یارمەتی ڕۆبۆتێک بە دوای نهێنی و سەرکێشیەکانی ئەو جیهانە هەنگاو دەنێ سترەی تا ناوەڕاستی ئەم ساڵ لەسەر پلەیستیشن و PC بڵاو دەکرێتەوە ژمارە 9 ئەڤاتار فرۆنتیرز ئۆف پاندۆرا یوبیسۆفت ئەو یاریە بەرهەم دێنێ بۆیش یەکسەر دەڵێن هیوامان زۆر بەرز نییە هیوادارن یاریی نایابێ بەڵام نامانەوێت جیهانە کراوەکەی ببێتە لە ناوبردنی یەکەی سەربازی دوژمنەکان و پاکردنەوەی جیهانەکە و تاوەرەکان لە هەر نیشانەیە کە لەسەری بێ هیوامان وایە گەڕان و لێکۆڵدینەوە لە یاریەکە شتێکی سروشتی بێ وە گەیمەر خەڵات بکە بە دۆزینەوەی کەلوپەل و توانە و سکیڵی جیاواز ئەم ئەڤاتارە ناوازە دیارە بڕیارە لە کاتێکی ئەم ساڵ لەسەر پلەیستیشنەکان PC و Xboxەکان بۆ ستریمینگ بەردەست بێت ژمارە 8 هاگوارتس لەگەسی ژمارەیەکی زۆری هەوادارانی هاری پۆتەر چاوەڕێی یاریەکان دەکرد تێیدا لە ناو قوتابخانە جادوویەکەی هاگوارتس بسوڕێنەوە و گەڕان و لێکۆڵینەوە لە نهێنیەکانی هەر دەرگایەک و شوێنێکی باڵەخانەکە بکەن لەگەڵەوەش گەشتێک بۆ جیهانەکەی دەوری قوتابخانەکە بکەن وا پێدەچێ یاری هاگوارتس لەگەسی ئەو هەلە بە گەیمەران بدا بۆیش هیوامان بەرزە کە ئەو یاری هاری پۆتەر بێ گەر هاری پۆتەریشی تێدا نەبێ هەمان کەش و هەوا دروست بکاتەوە هاگوارتس لەگەسی لە کۆتایی ئەم ساڵ لەسەر پلەیستیشنەکان Xbox Switch PC بەردەست دەبێت ژمارە 7 یاری The Day Before The Day Before یارێکی جۆری هایبردا لە نێوان دیڤیژن و Last of Us لە جیهانێکی کراوەی دوا قیامەت کە جیهانەکە لە کارەساتدا وەکو پاڵەوانی چیرۆکە دەبێت لە جیهانەکە بگەڕێ کەلوپەلی مانەوە لە ژیان کۆکەیتەوە و پەرەپێدەران دەڵێن بەکارهێنانی ئۆتۆمبیل بۆ گەشتکردن میکانیزمی سەرەکی گەڕانن لە یاری The Day Before سەرنجڕاکێش دیارە بەڵام دەبێت یاریەکە ببینین ئینجا بڕیاری کۆتایی لەسەر بدەین کاتێ لەسەر PC PlayStation 5 Xbox Series لە مانجی 6 بەردەست دەبێت ژمارە 6 یاری A Plague Tale Requiem بەشی یەکەمی یاریەکە زۆر گرنگی بە گەڕان نەدا بەڵام گرنگی بە لێکۆڵینەوەدا ئەم جارە زیاتر گرنگی بە هەردوو لایەن دەدەن لە جیهانێکی نیمچەکراوەی سەدەکانی ناوەڕاست لە ئەوروپا هەبوونی نەخۆشی و چیرۆکی کاریگەر یاریەکە چێژی زیاتر دەبێت گەر زیاتر گەڕان و لێکۆڵینەوەکەی سروشتی بێ وا بکە گەیمەر حەز بە لێکۆڵینەوە لە کوچە و کۆڵانەکانی نەخشەکە بکە زانیاری نوێ لەسەر کارکتەرەکان بدۆزێتەوە و بزانێت A Plague Tale Requiem لە مانجی هەفتی ئەم ساڵ لەسەر Switch PlayStation 5 Xbox Series بەردەست دەبێت ژمارە 5 یاری Forspoken تیمێکی تایبەت لە ستودیۆی Square Enix کە یاری Final Fantasy 15 بەرهمێنە سەرپەرشتی بەرهمێنانی Forspoken دەکەن ئەمەش نیشانەیەکی باشە بۆ نایابی یاریەکە Forspoken جیهانێکی کراوەی هەیە میکانیزمی گەڕان و لێکۆڵینەوە و ڕاکردن بە شێوەی پارکۆر واتە بازدان جوڵەی جیاواز گەورەترین هۆکاری ڕۆیشتنە لە خاڵی A بۆ خاڵی B بە چیرۆکێکی سینەمایی و دیمەنی ڤیدیۆی سەرنجڕاکێش بڕیارە لە 11 مانجیدا لەسەر PlayStation 5 و PC بەردەست بێت ژمارە 4 یاری God of War Ragnarok بێگومان بەشی ڕابردووی God of War گەیمەرانی زۆر خەڵات دەکرد لە کاتی دۆزینەوەی کەلوپەلی نهێنی و جیاواز کەشتێکی دڵخۆشکەرە ببینین هێشتا زیاتر گرنگی پێ بدرێت لە بەشی یەکەم بە هەر هۆکارێک بێ گەیمەران نیان دەتوانی سەردانی هەرنۆ مەملەکەتەکەی نۆرز بکەن بەڵام لە Ragnarok هەمان نەخشە دەبینینەوە بە بەفردا پۆشرابێ و دەتوانی سەردانی هەرنۆ مەملەکەتەکەی نۆرز بکەیت یارێکی داستانی دەبێ یاننا لە کاتێکی ئەم ساڵ دەزانین کاتێ لەسەر پلەیستیشنەکان بە تایبەتی بەردەستخرا ژمارە 3 Horizon Forbidden West بەڵێ Horizon نەخشەیەکی فراوان و گەوری هەیە و خاوەنیەکێ لە دەوڵەمەندترین نەخشەکانە لە تەواوی مێژووی یاریەکان و گەیمەر بانگشتی لێکۆڵینەوە و دۆزینەوەی کەلوپەل و شتومەکی جیاواز دەکات و دەتوانین بڵین ئەو کارەشیان بە تەواوەتی کردووە چونکە Horizon خاوەنی نەخشەیەکی یەکجار قەشەنگە لە هەموو ڕوویەکەوە لە بەشی یەکەمی یاریەکە جوانتر دروست کرا و گرنگی زیاتر بە وردەکاریەکان درراوە Horizon Forbidden West ئێستا بەردەستە لەسەر PlayStation بە تایبەتی ژمارە 2 یاری Elden Ring لەوانەیە بەهۆی مێژووە و ڕابردووی ستودیۆی From Softwareەوە وا بڕیار بدەین شەڕکردن لە دژی بۆسفایتەکان گەورەترین لایەنی Elden Ring بێ بەڵام لایەنێکی سەرەکیە بەقەت گەڕان و لێکۆڵینەوە و دۆزینەوەی چەک و جادو لە یاریەکە گرنگ نییە ئەو یاریان نەخشەیەکی زەبەلاح و گەورەی هەیە بەردەوام گەیمەران حەز دەکەنە ناوی دەشتی نوێ بدۆزنەوە تۆنێک کەلوپەل و شتومەک هەیە تێیدا بدۆزرێتەوە Elden Ring یاریەکە هەموو گەیمەرێک پێویستە تاقیب بکاتەوە بۆ ڕۆشنبیری زیاتر لە ناو دنیای ڤیدیۆ گەیم و یاریەکە ئێستا لەسەر Xboxەکان PlayStationەکان و PC بەردەستە ژمارە 1 یاری Starfield بۆیە لە ژمارە یەکمان داناوە بەهۆی ڕابردووی ستودیۆکانی Bethesdaوەیە ئەو یاریە دەبێتە Skyrim لە دەرەوەی زەوی لە گردووندا بەپێی قسەکانی Bethesda بێ دەیان هەساری جیاواز نەخشە و جیهانی جیاواز بەردەستن بۆ گەڕان و لێکۆڵینەوە لەگەڵەوەش کارکتەرێک دەتوانی بەهێزتر بکەیت زیرەکتر لە هەموو توانایەکەوە باشتری بکەیت گەر بتەوێت بگەڕێت لە ناویدا Starfield مەوانەی گەورەترین یاری Xbox و Bethesda بێ تا ئێستا بەرهەمیان هێنابێت یاریەکەش بێگومان تایبەتە بە Xbox Series وەکو کۆنسۆڵ و لەگەڵ PC لە پاییزی ئەم ساڵ بەردەست دەبێت